پەرلەمانتاری لە لای ئێمە تەشریف نییە، پلەپایە نییە، ئەرکە تەکلیفە بەرپرسیارەتیە. بۆیە ئێمە سەرەتا بەرامبەر بەخوا و هەروەها لەگەڵ خۆمان و هەروەها لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستان ڕازگۆ دەبین بەرامبەر بەو بەرپرسیارەتەی دەکەوێتە سەرشانمان. کۆمەڵ وەکو حزب و پەرلەمانتارەکانی باجی زۆریان داوە، ئەندام پەرلەمانەکانیان حەسانەیان لێوەرگیرایە، شەهید کراوە. ئەمەش تەنها لەسەر دیفاعکردن لە قووتی خەلکی، لە مافی خەلکی، لە موچەی خەلکی. ئەوەش شەرەف و گەورەیە لە بۆ ئێمە. ئێمەش لەسەر ئەو ڕێبازە بەردەوام دەبین، هیچ درێغی ناکەین، نوکۆڵی ناکەین لە دیفاعکردن لە قووت و لە ژیان و لە مافی خەلکی. بۆیە داواکارین کەوا دووبارە هاوڵاتیان متمانەوان پێ ببەخشن، بە تایبەتی دەڤەرە دهۆک ئەز وەلید قادر بەربژێرە بازنا دهۆک ژمارە ئێک ji lîsta Komela Dezgerî Kurdistan ژمارە 285.